أكرر وأعيد نحن أحرار لن نخرج بفتوى ولا نرجع بقرار. شەقامی عێراق دەکەوێتە دەست ژنان. زۆر جار چارەنووسی ژنان بە جەنگەوە بەسراوەتەوە و هەر ئەوانن کە باجەکەی دەدەن و بە جۆرەها شێوەی توندوتیژی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری تۆمەتبار دەکرێن و دواتر چیرۆکەکانیان پەراوێز دەخرێت. سەدام حوسێن عێراقی لە شەڕی 8 ساڵەی لەگەڵ ئێراندا نوقم کرد، زیانی ئابووری عێراق کە لە جەنگدا لێی کەوتبوو کەوتە سەر ژنان. ماوەیەکی زۆرە ژنانی عێراق بە پاساوی جیاجیا دەچەوسێنرێنەوە و هیوایەک هەبوو لە دوای ڕژێمی بەعز ئەو سیستەمە نوێی لە عێراق دەست بەکار دەبێت ژن تێیدا ڕۆڵی هەبێت و خۆی مافەکانی تێدا بنووسێتەوە. بەڵام توندوتیژی و شەڕی تائیفی و مەزهەبی و دینی هەموو ئەو خەونانەی لە گۆڕناو ژنی لە بازنەیەکی بچووکدا هێشتەوە و دووبارە کۆت و بەندی کردەوە. لە وڵاتێکدا کە هەمووان تێیدا ڕۆڵ دەبینن تەنها ژن نەبێت، مافی مرۆڤ و ئازادیەکان پرسیاری گەورەیان لەسەر دروست بووە. زۆرێک لە ژنان ڕەخنە لەو سەرکردە سیاسیانە دەگرن کە دوای ڕووخانی سەدام حوسێن هاتنە سەر دەسەڵات. لە یەکەم حکومەت کە لە دوای ساڵی 2003 پێکهێنرا ژنان 6 جانتای وەزاریان بەدەستەوە گرت. بەڵام ژمارەکە بە شێوەیەکی بەرچاو دابەزی و گەیشتە 1 جانتا، ئەویش بۆ کاروباری ژنان لە حکومەتی دووەمی نووری مالیکیدا. دواتر بە شێوەیەکی هەمیشەیی بەشداریەکە کاڵبوویەوە. لە کۆتاییەکانی ساڵی 2019 هیوایەک بۆ عێراقیەکان گەڕایەوە. جوڵانی شەقام دژی ئەو دەسەڵاتەی کە ڕژێمی باسی لەناو بردبوو ئێستا لەژێر پەردەی دیموکراسیدا ئازادیەکان کۆتوبەند دەکات، بەڵام ژنان ئەم هەلایان قۆستەوە و لە ماڵەکان هاتنە دەرێ. بانگی هەموو ئەو ژنانەیان کرد کە ساڵانێکی دوور و درێژە دەسەڵاتی پیاوسالاری دەیان چەوسێنێتەوە. لەگەڵ ساڵی 2020دا شەقامی ناڕەزایی عێراق بە یەکجار تەقیەوە. ژنان تێیدا دەنگیان لە هەمووان بەرزتر بوو. بەشداربوون لە دروستکردنی ڕوودا و بڕیارەکان لە هێڵی پێشەوەی مەیدانی خۆپیشاندانەکاندا بوون. ئێستاش لە هەموو ئاستەکاندا بەشداری دەکەن خوێندکار و مامۆستا و دایکان و پزیشکان، کابانی ماڵ و کارگوزار سەرجەمیان داوا دەکەن نیشتیمان بۆ هەمووان بێت، هەروەها دەسەڵات منداڵەکانیان بپارێزێ و ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات. بە درێژایی ئەو چەند مانگە ژنانی عێراق ڕۆڵی خۆیان وەرگرتەوە کە ماوەی نیو سەدە بوو بەهۆی ململانەی تائیفی و چەکداری و سیاسیەکانەوە لەناوچوو بوو. لە ڕۆژی یەکەمی سەرهەڵدانی خۆپیشاندانەکانەوە ژنە عێراقیەکان دروشمی بەشداری ژنانیان وەک شۆڕشێکی فکری بەرز کردەوە. تەنانەت ئەو ژنانش کە لە ماڵەکانی خۆیاندا بارودۆخیان گونجاو نەبوو بۆ هاتنە دەرەوە بەشداری خۆپیشاندانەکانیان دەکرد. ژنە پزیشکەکان نۆرینگەکانیان بە خۆڕایی بەڕووی بریندارانی خۆپیشاندانەکاندا کردبوویەوە و ئەوانی دیکەش خواردنیان ئامادە دەکرد و جلوبەرگی خۆپیشاندەرانیان دەشت و ماڵ بە ماڵ دەگەڕان. دروشم و ئاگاداری نامەیان بڵاو دەکردەوە. دەیان گوت لە ماڵ وەرنە دەرێ، مافەکانتان وەربگرنەوە، نیشتیمانتان بوێت. لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا چالاکی ژنانی دیکە بەردەوام بوو. لە مەیدانەکانەوە ڕووماڵی خۆپیشاندانەکانیان دەکرد، یان هەموو سامانەکەیان بۆ خزمەتی خۆپیشاندان بەکاردەهێنا. بە هەموو زمانەکان نووسینەکانیان بڵاو دەکردەوە بە ئامانجی گەیاندنی پەیامی عێراقیەکان بە هەموو ئەوانەی عەرەبیان نەدەزانی. We just want a country, a real country. We never had it. گۆڕەپانی خۆپیشاندانەکان هیچ حاڵەتێکی دەستدرێژیان تێدا تۆمار نەکرا. ژنەکان هەستیان دەکرد پارێزراون لە ناو خۆپیشاندەراندا. هەر ئەوەش هانی ژنانی دیکەی دەدا بەشداری خۆپیشاندانەکان بکەن. بەڵام چەندین حاڵەتی کوشتن و لێدان و ڕفاندن لەلایەن دەسەڵاتە سیاسیەکانەوە ڕوبەڕوویان بوویەوە. خوێندکارانی ئامادەیی و زانکۆ و پەیمانگاکان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە خۆپیشاندانەکان لە پێشەوەی خۆپیشاندەراندا بوون. لە پارێزگاکانی باشوور بە تایبەت وەک کەربەلا، نەجەف، زیقار، بەسرە. لە ناوەڕاستی شوباتی 2020 هەزاران ژن لە بەغدا و چەند پارێزگایەکی دیکەی عێراق هاتنە سەر شەقامەکان. دژی ئەو هەڵمەتانەی کوتلەی سەدر کە بۆ سەر ژنان بەرپای کردبوو، بە تایبەت سەرۆکەکەیان موقتەدا سەدر کە پێگەیەکی خۆی بۆ لێدان لە ژنان دەقۆستەوە و تا بەشداری نەکەن لە خۆپیشاندانەکاندا. لە مەیدانەکاندا ژنانی فریاگوزار، پزیشک، وێنەکێش، وێنەگر، نووسەر، ئەکتەر و چێژلێنەر هەبوون.
ئاگری خۆپیشاندانەکان کە بە ئێستاشەوە نەکوژاوەتەوە مێژوویەکی نوێی بۆ عێراق نووسیەوە کە ژن داینامۆی سەرەکی بوتیایدا. بەردەوامی خۆپیشاندانەکان عێراقی لە بەردەم بژاردەی دیکتاتۆری یان ملداندا بۆ داواکاری شەقامدانە. دوجار گۆڕانکاری ڕیشەیی لە یاساکاندا کرا و سەدام بەرپرس و دەسەڵاتدار وەلانران. پیرۆزی ڕەمزە سیاسی و دینیەکان لاواز کرا. بەشداری ژنان لە سەرهەڵدانەکانی شەقامدا هەرچەندە بەبێ زیان نەبوو، بەڵام دوجار دەستکەوتی زۆریشی بۆ پرۆسەی سیاسی عێراق بەجێهێشت.